ئاهەنگی کۆتایی بە ئای فەرموودەیە لە هەڵەبجە. ساڵی پێنجەم و قۆناغی شەشەمی پرۆژەکە بۆ ئەم ساڵ کۆتاییات. بای فەرموودە پرۆژەیەکە تایبەتە بە خزمەتکردنی فەرمایشتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە ئێستادا لە قۆناغی شەشەمی کۆتاییدان و ئاهەنگی دابەشکردنی خەڵاتەکان و بڕوانامە بەسەر بەشداروان دابەش دەکەن. نزیکەی 5500 منداڵ نمرەی تەواویان بەدەستهێنا کە 100 لەسەر 100 بوو و ئەوانش کە 90 تەواو 98یان بەدەستهێنا و تقریباً نزیکەی 4000 منداڵ بوو. توانیمان 5500 منداڵ بە هاوکاری خێرخوازان خەڵات بکەین لە ئێستادا ئاهەنگی کۆتایی لە شاری هەڵەبجەی خۆشەویست دەجێڕین. سەرپەرشتیاری گشتی پرۆژەکە لە وتەیەکیدا ئاماژەی بەوە کرد دەبێت دایکان و باوکان لە خەمی مناڵەکانیان بن و ڕۆڵەکانیان ئاشنای ژیان نامە و فەرموودەکانی سەروەری مرۆڤایەتی بکرێن تاکو لە دنیا و لە دوا ڕۆژدا ببێتە چرای ڕووناکی بۆیان. ئاگادار بن خۆشەویستەکانم ئەوەی کە بە مناڵەکەتی فێرەکەی ئەمڕۆ یەک حەدیسە 6 حەدیسە بەیانی بە کنوزی دنیا بۆت ناکرێ بە مێشکی ئەو قەناعەتی پێ ناکەیت. بەرەو ئەمڕۆ فرسەتە نێڵی لە خوا و لە پێغەمبەرەکەی دوورکەوێتەوە چکە کە لە خوا و پێغەمبەر دوورکەوتەوە تۆ ناناسی حساب بۆ تۆ ناکە تۆ چیت ئەو لە تۆ بازووی بە قووەترە ئەو لە تۆ بەتواناترە ئەو لە تۆ بەهێزترە ئەو لە تۆ بە حساب خۆی بە خوێنەوارترە زانێ تۆ بێشەهادی ئەو شەهادەیە تۆ بە جلی کوردیەوە ئەو بە چاکەت و پانتۆڵەوە تۆ بەس کوردیە زانی ئەو زۆر لە زمانەکانی ئینگلیزی و شەکانی تریش فێر بووە تۆ بەس کوردستان و چوارچێوەی کوردستان ئەو دەرەوەی بینیوە لەبەرەوە زۆر دڵە بەخۆ خۆش نەبێ مناڵەکەت ئەگەر بتەوێت جڵەوەکەی لەژێر دەستی خۆتا بێ بیهێڵەوە مێڵە دوورکەوێتەوە مناڵەکەت بە تۆوە جوانە بەڵام تۆش بە بەهاکانەوە جوانی بە قورئان و سونەتەوە جوانی تەرەکت فیکم شەیئین ما ئین تەمەسەکتم بهما لەن تەضیلوا بەعدی ئەبەدا کتاب الله و سونەتی دووشتم دیا بەجێهێشتوون ئەگەر دەستی پێوە بگن قەت گومڕا نابن نافەوتێن وێڵ نابن ناچن بەم لاولایە حیزب و خەڵکی تر هەڵتان ناخەڵەتێنێ. قورئانەکەی خوای گەورە و سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەکەن تەرکیکەن نەکەن لێی دوورکەونەوە. لەسەر هەستی هەرێمی کوردستان 23000 منداڵ بەشداری پرۆژەکەی کردووە. 17000 منداڵ تاقیکردنەوەیان لە 6 فەرموودەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت ئەنجام داوە. 5500 منداڵ نمرەی تەواویان بەدەست دێناوە و ڕێزلێنان و خەڵاتیان پێبەخشراوە. ساڵانەش بە ئای فەرموودە بەردەوام دەبێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.